بەڕێزان بۆ قسەکردنی زیاتر لەسەر پرۆسەی هەڵبژاردننی پێشوەخت لە عێراق میوانداری بەڕێز دکتۆر دانا ئەحمەد مامۆسایی زانکۆمان کردووە. دکتۆریان بەخێر بێت. سەرەتا دکتۆر، ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەخت چ کاریگەریەکی ئەبێ لەسەر پرۆسەی سیاسی عێراق، چونکە هەندێک لایەن ئێستا بە خراپ ناوی هێنن، هەندێک لایەنیش بە باش. سوپاسدانەکەم. زۆر گرنگە کە بزانین کە پرۆسەی هەڵبژاردن بە شێوەیەکی گشتی هەموو جارێک خاڵێکی وەرچەرخانی سیاسی و ئیداریە لەناو هەر وڵاتێکە کە ئەنجامەدرێ. بێگومان پێشتر باسمان لەوە کردووە کە ئەم پرۆسەیە پێویستی بە کەشێکی ئارام هەیە، بەینەما ئەو کەشە ئارامە چاوەڕوان ناکرێت لە عێراقا بێتە دی. بۆیە زۆربەی زۆری چاودێرانی سیاسی و لایەنە سیاسی عێراقیەکان لەگەڵ ئەوان کە هەڵبژاردنەکە ئەنجام بدرێ بەو پێی کە چاوەڕوانکردنی یا کتێبگرتنەوە بۆ ئەوەی کە کەشێکی سیاسی ئارام بێتە ئاراوە، ئەمە خاڵێکە بە دووری ئەزانم. ئەوەی گرنگە ئایا چ خاڵێکی وەرچەرخانی گرنگ ڕوو ئایا پاش هەڵبژاردن. ئێمە ئەوەی کە باس ئەکرێت لە عێراق دوو خاڵ زۆر گرنگە. خاڵی یەکەم یا هۆکاری وەرچەرخانی یەکەم بریتیە لەو ئەو حاڵەتەی کە ئایا لە ناو مەجلیسی نواب لە ناو پەرلەمانی عێراقا توانای ئەوەی هەیە پەرلەمانی عێراق بۆ خولی داهاتوو کە جۆرێک لە سەرکێشی و یاخیبوونی سیاسی بەسەر بڕیارەکانی ئێستەی حکوومەتی عێراقیا بکە. ئەمە پرسیاری یەکەم. پرسیاری دووەم، ئایا تەدەخولی لایەنەکانی دەرەوەی عێراق ئەتوانرێ کاریگەری ئەو لایەنانە ئەوانەی کە ڕۆڵی سلبیان هەبووە، ئاراستەی سلبیان هەبووە لەناو عێراقا، ئایا ئەتوانرێ ڕۆڵی ئەمانە کەم و کورت بکرێتەوە؟ وەڵامدانەوەی ئەم دوو پرسیارە ئەو هەژمونە سیاسی کە پەرلەمانی داهاتوو دروستی ئەکا لە عێراقا بۆ وەڵامدانەوەی ئەو دوو پرسیارە، ئەمە ڕادەی ئەو وەرچەرخانە سیاسیە دروست دیاری ئەکا کە پەرلەمانی عێراق و هەڵبژاردننی داهاتووی عێراق ئەتوانرێ ئەنجامی بدە لە عێراق. بەڵام دکتۆر، بەپێی ساڵانی ڕابردوش هاوڵاتیان بە ئومێدەوە چنە سەر سنووقەکانی دەنگدان کە پەرلەمانی داهاتوو جیاواز بێ لە هی پێشوو بتوانانی گۆڕانکاری دروستکە لە عێراق، بەڵام هەموو جاری هەروەکو خۆی ئەمێنێتەوە. ئایا چ ئومێدێک هەیە بەم هەڵبژاردنە کە پەرلەمانی داهاتووش عینەن ئەوانی پێشوو خۆی بەڵێ ئەم هەڵبژاردنەی ئەم جارە کە ئەکرێ بەڕای چاودێرانی سیاسی ئەوانەی کە لە دەرەوەی عێراقی سەری ناو با بڵێن وەزعی سیاسی عێراقەکەن جیاوازیەکی هەیە لەگەڵ هەڵبژاردنەکانی پێشوە. هەڵبژاردنەکانی پێشوو ئیمتیدادی پێشخۆی بۆ هەمیشە، یعنی لە 2003 کە دەست کراوە بە هەڵبژاردن لە عێراقا هەموو جارە ئیمتیدادی وەزعی سیاسی پێشخۆی بووە لەگەڵ کۆمەڵی گۆڕانکاریە، جا باش وەیە خراپ. ئەم جارە جیاوازە لەبەر سێ سەبەب، سێ هۆکار. هۆکاری یەکەم، ئەگەر تۆ دیقەت بێ زیاتر لە ماوەی 3 ساڵە 2 ساڵ و نیو بۆ 3 ساڵە کە گەلانی عێراق بە شێوەیەکی گشتی، ئەقەلیاتی عێراق بە شێوەیەکی گشتی هەموو بە یەک دەنگ ناڕازین لە ئەدای حکوومەتی عێراقی، لە خزمەت گوزاریەکان، لە هەلومەرجی دابینکردنی تەندروستی باش بۆ عێراق، لە هەلومەرجی ئەمنی لە عێراقا. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووهەم کاتە کۆدەنگیەک هەیە لەسەر ناڕازی بوونی گەلانی عێراق لە حکوومەتی عێراقی. خاڵی دووهەم کۆدەنگیەک هەیە لەسەر ئەوەی کە ئەدای حکوومەتی عێراقی ئەوەی کە سەدر ناوی ئەنێ بە ئینقاذ العێراق الذي أحرقه الفاسدون، ئەڵێ ڕزگارکردنی ئەو عێراقیکە کە گەندەڵەکان سوتانویانە. زانی کۆدەنگیەک هەیە لەسەر ئەوەی کە دەبێ ئەم ئاراستە ئیداریەی ناو عێراق بەرەو باشتر بچێ. ئەمە خاڵی دووهەم، سەبەبی دووەم. سەبەبی سێم، ئەگەر دیقەتی ئەو گۆڕانکاریە بدەی لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، دوو مەشروعی سیاسی زۆر گەورە بەڕێوەیە. مەشروعی سیاسی یەکەم ئەوە بوو کە لە 2014 بە دواوە ئەکتیڤ بوو، بەڵام زۆر بە هێواشی یەنگاوی ئەنا تا ئەم دقیقەش کە پێی ئەوتێ پرۆژەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەورە، کات نییە باسیکەین. پرۆژەی دووهەم ئەو پرۆژە نوێیە کە نزیکەی ساڵێکە گەڵاڵە بۆ هاتوۆتە مستەوای جێبەجێکردنەوە، ئەویش پرۆژەی شامی گەورەیە. زانی ئەم دوو پرۆژەیە بۆ خۆیان
هەژمونی هەندێک لە وڵاتانی باڵادەستی ناوچەکە کەمەکاتەوە. لەگەڵ ئەوەشە یەکێک لەو کارکتەرە سەرچیانەیکە کە ئەبێ ڕۆڵی تیا ببینێ لە هەردوو مەشروعەکە عێراقە. بۆیە زۆر گرنگە عێراق لەم ئاستەی ئێستەیە لەم ڕکوودەی کە ئێستەتیایەتی هەنگاوێ بنێ شەقارێ بنێ بەرەو چۆن بەرەو باشتر کاک زۆر گرنگە بزانین باشتری من و تۆ نییە، یعنی بە مەفهومی من و تۆ باشتر نییە. باشتر بریتێ لەوەی کە ئەو هەلوو مەرجە سیاسی کە ئەیخوازێ بێتە دی. ئەو بادرتی عرب کەلیمێکی ئەڵێ حیبلە، یعنی باڵێن جۆرێک لە دوو گیانبوونی سیاسیە. ئایا ئەمە چی ئەخوازێ بۆ ئەوەی کە ئەو مناڵە بە سەلیمی بێتە دەرەوە؟ ئەمە سوالەکەیە. بەڵێ دکتۆر، دوای ڕوتی سەدەر وەکو لە هەواڵەکەشا گوێ لێ بۆ حیزبی شێوەی عێراقیش بەڕسمی کشانەوەی خۆی لە هەڵبژاردنەکە ڕاگەیاند. پێ وایە بیانۆکانی ئەم دوو لایەنە ڕاست و دروستن یان مزایدە و بانگەشەی بۆ هەڵبژاردن؟ وڵا پێش هەموو شتێک گرنگە بزانین کە سەدر بڵێن سەدرەکان باوا بڵێم ئەمە جاری یەکەمیان نییە کە هەڕەشەی کشانەوە ئەکەنی دوو پەرلەمانی دوو دۆری پێشتریش هەمان هەڕەشیان کردووە مەسەلەی کشانەوەیان و ئەمانە. هەمیشە سەدر یعنی لایەنی سەدری شیعی بەوە ناسراوە کە توانای جەزبکردن و ڕاکێشانی شەقامی هەیە، ڕاکێشانی شەقامی عێراقی هەیە بەلای خۆیان، بە تایبەتی شەقامی شیعە. بۆیە ڕەسمالێکی باڵێن سەرمایەیەکی سیاسی و ڕای گشتی لەگەڵە. نایەوێ سەدر ئەم سەرمایە سیاسیە ئەم سەرمایە جەماوەریەی کە هەیەی لە کیس خۆی بدات. بەڵام دکتۆر ئیتیهامیشی لەسەر لە کاتی خۆپیشاندانەکانی عێراقا هەرلایەنی سەدری ئیتیهامەکرا بە سەرکوتکردن. ئەجا ویستم ئێستا ئەم خاڵی یەکەمە و خاڵێکی کە شێجگەلەوەی جەنابەت باسیەکەی ئەویش ئەوەیە بەڕاستی سەدر لە مەسئلەی سووتانی خەستەخانەکەی ناسریەیە ئەو کە هەندێک گەڵەن 82 هەندێک گەڵەن 90 کەسی تیا کوژرا، یعنی تیاچوو کە سەدر هاتە دەنگ زۆر بە دەنگێکی گەورە هاواری کرد. بەڵام دوایی وەڵام درایەوە بەوەی کە ئەو وەزارەتی سەحە کە مەسوولی یەکەمی ئەو حاڵەتەیە مەسوولی یەکەمی لایەنی سەحی خەڵکە سەر بەخۆیەتی ئەزانی لەبەرەوە ئەبینی جۆرێ لە کردبوونەوە جۆرێ لە هێواژبوونەوە هاتۆتە خوارێ. بۆیە زۆربەی زۆری چاودێرانی سیاسی پیان وایە هۆکاری یەکەم وەکو عەرزم کردی ئەو ڕەسمالە جەماوەریی کە هەیەی ئەو سەرمایە جەماوەریی کە هەیەی ناوێت دەسی بچێ. ئەمە گرتنەوەیەکی باش بوو. مەسئلەی ئەم هاتی بڵێن ئەم دەنگۆیی کە هاتنە دواوی لە پەرلەمان مەسەلێکی باش بوو. خاڵێکی کە هەیە زۆر گرنگە بیرمان نەچێ. ئەزانی مەسئلەی بەشداری نەکردن لە پەرلەمانە بەردێکی زۆر قورسە بۆ سەدرەکان لە بەردوو هۆکار یەکەم 54 کورسیان هەیە. هۆکاری دووهەم کە زۆر گرنگە پەرلەمانی عێراق ڕۆڵێکی گەورەی هەیە لە دەرانی سەرۆکۆمارە. ئەزانی لە دەنگدان بە لە تەحدیدکردنی زۆربەی زۆری سەرۆشی مؤسسە باڵەکانی عێراق بە سەرۆکۆماریشەوە. لەبەر ئەوە سەدرەکان بێنە دواوە هەلومەرجی ئێستای عێراق ئەوەندە هەڵناگرێ کە وەکو معارەزەیەکی سیاسی دوورە پەرێز لە قەزای عێراق بمێنەوانێ. بۆیە زۆر گرنگەکە ئێستا ئەوەی کە بازەکرێت لە ناو چاودێرانی سیاسیە باز لەوە ئەکرێ کە سەدر باشترین هەڵبژاردە بۆی ئەمەی خوارەوەیە ئەوەیە کە ڕۆڵی خۆی بگۆڕێ. عرب ئەڵێ من ڕیجالی دەورین ئیلا ریجالی قەضیە لە پیاوگەلێکەوە کە خۆرزانی بەکارهێنانی جەمع لە زمانی عەرەبیە بۆ تەعزیم و بۆ قووەتە ئەوەیە کە لە سەرمایەیەکەوە لە پیاوێکەوە کە ڕۆڵێک بگێڕێ ڕۆڵێکی سیاسی و کۆمەڵایەتی و ڕایگشتی بگێڕێ بۆ پیاوێکە خۆی بکە بە خاوەنی مەسەلەیەک. ئەو مەسەلەیە چییە؟ ئەو مەسەلەیە تەوحیدکردن و ڕێخستنی ڕیزەکانی ئەحزابی شیعی عێراقیە. ڕەنگە بیاوێ ئەو ڕۆڵە بگێڕێت. بەڵام لەو ئاستای ڕوودی سەدر کە بتوانێت لایەنەکانی کەوا بڕێت. ئەنجا ئەمە پرسیاری یەکەم. پرسیاری دووەمیش پێش ئەوە ئەکرێ ئەویش ئەوەیە کە ئایا توانای سیاغەکردنی تەرکیبەی حیزبەکەی خۆی هەیە لە پێشەوە؟ ئەمە پرسیاری یەکەمە. ئەنجا پرسیاری دوو بۆی جەنابتە ئەگەر بێت و ئەم دوو هەنگاوەی توانی ببڕێ ئەوە ئەبێتە
کەسی یەکەمی بڕیاردەر لە وەرچەرخانی سیاسی عێراقی داهاتوو. کەواتە ئەوێ مەرجع وەرگێ بێگومان ڕەنگە کاری زۆر جددی زۆر بکە لەسەر ئەوە، بەڵام چاودێران پیان وایە هەتا ئەو دوو خاڵە جێبەجێ نەکە زەحمەتە دکتۆر دو پرسیارم بەس بە کورتی جوان بیتەوە زەحمەت نەبێ جگە لە سەدر و شوعیکە ڕایانگەیانەوە کە ئیتر پاشەک شاکەن زۆربەی لایەنەکانی تریش لە ڕێی نوێنەرەکانیان تر لە پەرلەمانە بێت لە حکومەتا بێ باز لەوەکەن کە کاتەکەی ناگونجاوە بۆ هەڵبژاردن پێ دوایمە تا چەند ڕاستە هەتا دوێنێ کۆتا کۆبوونەوە کۆک بوون لەسەر ئەوەی گۆڕانکاری بکرێ مەبەستم هەڵبژاردن بکرێ هۆکاری سەرەکیش کوتم 2 ساڵە دەنگی شەقام بەرزە بۆ کردنی هەڵبژاردن. ڕاستە وەکو خۆ دوتە بە کورتی وەڵام بەرەوە بۆ هەندێک لایەن هێشتا پێ نەگەیشتووە، ینی کاتی هەڵبژاردنی نییە، ئامادە نیە بۆ هەڵبژاردن بە هیچ جۆرە هیچ ڕوویەکەوە نە لۆجستینە سیاسی، بەڵام بۆ شارع کاتی ئەوە هاتووە کە گۆڕانکاری لە سیستمی سیاسی و لە ئیداری سیاسی وڵاتا بکرێت. بەڕێز دکتۆر دانا ئەحمەد مامۆستای زانکۆ زۆر سپاس بۆ سپاس بۆ ئێوەش.